دەڤێرێن عریشە لەسەر ئاڵۆسترین و دیارترین عریشە دناڤەر هەرێما کوردستان و حکوومەتە عێراقێ بەریە داعش و پشتی داعش زیانەکان و کوشتنی مەدەنیەکان کەم بکەینەوە دەدیدارە سلێمانەدە و تایبەتە بە قۆناغا پشتی داعش حیدەر عەبادی سەرۆک وەزیرە عێراقی جودا خوێنێن بەرێ بەحسا دەڤێرێن عریشە لەسەر کرد و ڕاگەهان دەڤێرێن عریشە لەسەر دکەنە دەڤێرێ لە هەفهاتی لەسەر و هەموو ڕازی بوون لەسەر بەو بە هەڤرە حکومێوێ بکەن عەبادی گۆزجی بەریا 2 ساڵان دەمێکی داعش هات و ڕێیان ناڤەرە بەغدا و هەرێمێ گرتی عێراق بە واقعی دابەش بوو لێ عێراق ناڤەگەرە پاش بەو نەها بێتر هەفتوو گرتیە ئێستا کە سوپای عێراقی پێشمەرگە پێکەوە دەزەنگن و کەسێکیش خەیالیەوەی نەدەکرد کە بەو شێوەیە بتن ئەمڕۆ لە جیاتی ئەوەی کەوە لە جیاتی ئەوەی بیکەین بە ناوچەیەکی ناکۆک بیکەین بە ناوچەیەکی کەوە هەموومان ڕەزەمەندی بە لەسەرە بۆ یەکەوە پێکەوە حکمی بکەین خەڵک حکمی دەکاتن ئێمە نامەوێت من حکمی مووسڵ بکەم ناکرێ وایە تر حکمی مووسڵ خەڵکی مووسڵ حکمی مووسڵ دەکاتن هەر لەسەر دەبەرێن عریشە لەسەر جێگرێ سەرۆکی پەرلەمانی عێراقە دەبێژە حکوومەتە ناوەندی حکوومەتە هەرێمێوەکە یەک داخوازاوان دەبەران دکەن و لە سنوورێ مادەیە 140 دایە و بدەست پێشمەرگەڤەیە ji ber vê yekê dibe ڕۆنشتر لەسەر بێنکردن و بەلافهاتنا سیاسی بێن یەکعالیکردن مبادرێکی ئەو مبادرەی دکتۆر حەیدەر عەبادی مبادرێکی باشە ئەڵێ تەسمی ئەو منتیقانە بگۆڕین بە مەناطقی متفق عەلەیهە بەڵام ئەمە بێ نقطە بقرێتە سەر حرب ئەمە بێ دانیشتنی بۆ بکرێ بۆ بە منتیقی خۆمانی ئەزانین ئەوانیش بڵێن ئەو ناوچانە ئەبێ بگەڕێتەوە دۆخی پێش داعش لەم بینە ئەبێ چارەسەرێک بدۆزرێتەوە چونکە ئەگەر ئەم چارەسەرە نەدۆزرێتەوە بە تایبەتی مەسەلەیەکی گرنگەمێ بیڵێم ئەو هێزانەی کە هێزی چەکدارن چ لە هێزی پێشمەرگە و هێزی حەشتی شعبی و هێزەکانی سوپای عێراقی لەو ناوچانە ئەبێ چارەسەرێکی سیاسی بدۆزرێتەوە حەشدا شابی کول لایەنێکی عریشەیە و دبەشەکە وان دەبەران عریشە لەسەر هێز دروست کریە دوێ باوەرێدایە ئەو دەبەرێن پێشمەرگە لە پشتی هاتنا داعش کۆنتڕۆڵکردین دبە لە گۆڕی مادە 141 ئالی ببن لەگەڵ پێشمەرگە هەمانگی دەکەین بۆ ئەوەی جارێکی دیکە تیرۆر نەگەڕێتەوە بەڵام ئەگەر پێشمەرگە بیەوێت سنووری زیاتر ببەزێنێت ئەوە ئێمە ڕێگا بەوە نادەین ئەو ناوچانەشی پێشمەرگە لە دوای ساڵی 2014ەوە هاتۆتە ناویان دەبێت بەپێی مادەی 140 چارەنووسیان یەک لای بکرێتەوە دەگەل نێزیک بوونا کۆنتڕۆڵکردنا مووسڵ و دوورکەتنا مەترسیا داعش لە سنوورێ ناوبەرە هەرێمێ و بەغدا پرسا دەبەرێن عریشە لەسەر هاتیە بەربەحسان و بەرپرسێن هەرێمێ و بەغدا داخوێنێن جودا دەربارەی وەیەکێ دەدەن بەرپرسێن هەرێمێ تەکەس دکەن پێشمەرگەلوان دەبەران نابە کشەک و بخوینێ کۆنتڕۆڵکردین و بەرپرسێن بەغداژی دەبێژن دەبێت سنوور ڤەگەرە بەریا هاتنا داعش